بە منداری پاشوان قیت دەبووینەوە تاکیت دەوازای هەتا ئێوارە پێمان ناژیرێ کە دیتی کردی هەلا بدی هەلا هەندێکیان لێدام و بەڵحاصل ڕۆژەکە لێشیان دامەرێ وەڵا واللهی ئەمێن بە گسکەی تەمبەڵم ڕۆژی شتم نەدەگرت کە ئەو زمانی ئێستا ببینم دێتەوە زۆر زاران دەگریم. ڕەمەزان هەموو کات یادگاری خۆشیەیە بە تایبەتی لە کاتی منداڵی کە تازە فێری ڕۆژی گرتین دەبووین چەند جارێک بە دزیەوە ڕۆژیمان دەشکان. جا ئێستا هاتوومەتە ناو بازاڕێ و لێرە دەمێت لە هاوڵاتیان بپرسین ئاخەوە یەکەم جار کەی بوو بە دزیەوە ڕۆژوەکە چکاند و چۆنیش پێیان زانی بینەری وەڵامەکان بن. هەمومان بە منداڵی بە ڕۆژی بووین و ڕۆژەکەمان شکاندیە جا هەبوو بە دزی ڕۆژەکەی شکاندی و وای پێیان زانیان چیرۆکی واتە بووە وە بوو ئەمە بە منداری پاشوان قیت دەبووینەوە تاکیت دەوازای هەتا ئێوارە پێمان ناژیرێ گەورەکان پێیان دەگوتین قەیناکە هەتا نیوڕانە پێ بن نیوڕان نانی بخۆن سبەش هەتا نیوڕانێ لۆ تانگرێ دەدەینەوە هەتا نیوڕانەکەش پێ دەبووین هەتا نیوڕانەکەش بە دزی دەچوین لە پەنا نانمان دەخوارد خورمامان دەخوارد دەومان دەشڕێ و هەتا نیوڕانێ دەمانگۆ بە ڕۆژینە نیوڕانێ داکو بە پێیان دەگوتین قەیناکە گچکە بووین داگو قەیناکەوە نانی بخۆن سبەش هەتا نیوڕانێ پێ بن ئەو دەلۆ تانگرێ دەدەینەوە ئەو بە ڕۆژی بوو مندار بووم تقریبان 6-7 ساڵان بوو بە دزی چوم چش نەبوو ئەو وەختە سەلاجە و مەلاجە بەرێ پاقڵەوە دوشتیوە هەبیت نەبوو شتیوە هەبوو نەبوو قەسم بوو دووسێ قەسم دزی خواردن خوشکێکی بابم هەبوو کە دیتی کردی هەلا بدی هەلا هەندێکیان لێدام و بەڵحاصل ڕۆژەکە لێشیان دامەرێ وەڵا ئەرێ وڵا لێشیان دام 6 ساڵانی ژووما لەسەوەی دوو قەسم خواردبوو ڕۆژەکەم شکاندم ناوەڵا بەسندێکیشان لێدام لێدانەکەشم خواردەکە قەسپەکانەرێ وەڵا واللهی ئەمێن بە گسکەی تەمبەڵم ڕۆژی شتم نەدەگرت هەر نەمدەگردار ڕۆژیم نەدەگرت ئەوجا سارەکی هەرسی ڕۆژی ڕەمەزانێ هەموو خواردبوو هیچ سەنجەتیشم نەبوو برێم وەڵا ئەوهان پارچەرە بووم ڕۆژی جێژنەی داچشم خوافرکە نمایە شیوی دەکرد و تەقەتەقی قاپ و برنج و قەیسی ئەو ئەوان بە ڕۆژی بخوان ئامادە دەکرد گوتێ من گوتی هەستا نانی جێژنەی بخۆ ئەمیش خەوم دادگوتم نە ئەم ئەوڕۆ بە ڕۆژیمە کوڕە گوتی هەستا خۆ لەگە شەیتانی بە ڕۆژی ناوی 30 ڕۆژت گرتیە لە جێژنەی بە ڕۆژی دەوی شەکەم فەشەلی هینەوە وەڵڵای ئەو کاتی منداریگە لە خۆش بوو هەر قەت نایەتەوە زارشکە نایەتەوە کە ئەو زمانی ئێستا ببینم دێتەوە زۆر زاران دەگریم بیری منداریم کە کاتی خۆم یعنی گەنج بوون تازە ئەوها ڕەمەزانان ئەو وەختانە دەبین بە ڕۆژی دەبووین بە دزی دەمانگۆ بە ڕۆژینە دوای بە دزینانمان دەخوارد یان ئاومان دەخوارد کە لێمان ئاشکرا دەبوو هەرە دایانگۆ شکاندی ها ڕۆژەکەی شکاند